ئەمڕۆ وەکو لە قسەوەرانی ئەنجومەنی مامۆستایانی پێشنگ گفتوگویەکی کراوەمان ڕێکخست لەنێوان بەشێک لە مامۆستایانی ئامادەبوو کە مامۆستایان بۆ خستنە سەر ئەو کێشە و گرفتانەی کە لە قوتابخانەکان هەیە و ڕۆڵی مامۆستا لە چارەسەرکردنی ئەو کێشانە دیارە هەندێک کێشەمان هەیە ئەو کێشانە پێیوەستن بە خودی مامۆستاوە و لەوانەیە لایەنی مادی ئەوتۆ کاریگەریە لەسەر نەبێ مامۆستایان ئەتوانن ئەم کێشانە چارەسەر بکەن و بۆ زیاتر ئاشناکردنی مامۆستایان بە کێشەکان و چارەسەرکردنیان و هەروەها گفتوگۆکردن دەربارەی ئەو کێشانە و ڕای گۆڕینەوەی زیاتری مامۆستایان لەگەڵ یەکتری ئەم گفتوگۆکراوەمان ڕێکخستەوە سوپاسی ئامادەبوانی بەڕێز ئەەکەم کەەوە مامۆستایان لێرە ئەرچیان کێشا و هیوادارم ببێتە هۆی سوودگەیاندن بە گشت لایەک بۆ کەمکردنەوەی کێشەکانی پەروەردەیی لە دەفەرەکەمان بەتایبەتی.